ڕێگەی هاتوونەهات و هەندەران فریادڕستی هەزاران خێزان لە هەرێمی کوردستان و دۆزەخی هەزارانی دیکە چەندن ژمارە و کەسانەی لە هەرێمی کوردستاندا بە هەر هۆکارە بێ لە هۆکارەکان لە وڵاتانی دەوروبەر و ڕێگەی قاچاغ و وڵاتانی ئەوروپادا ون بوون یان هیچ سۆراخێکیان نیە. نوێنەرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و وڵاتی عێراق لە وڵاتانی دەوروبەر و وڵاتانی ئەوروپا کاریان چێ و چ میکانیزمێکیان پێ بۆ دۆزینەوەی کەسانی ونبوو لە هەندەران. ئەو جنسی ئەو ئینەکان دەرەکەم ڕسمەکەم ئەمە نەدەڵم ساڵات ئەمە نەگیرن هەچاوەڕێی کەرم خوابان بشکیر. ئەو پیاوەتی حەودان بۆ دەمەسە تا ئیسە دەنگی نەبوو هیچ تەلەفۆنی بۆمان نەکرد و جوابمان نەداوەتەوە. زۆری خەفە دەخواری خەڵک لە ئەوروپا پارە ئەنێرێتەوە ئێوە پارە بۆ من ئەنێرن وتی ئەوە پارەم بدەن پێ ئینشەڵا بۆتان هەتا وتی جلوشتی بۆ دانەنەی بم بۆی بەسیترەوە دێر بوو ئینسانی باش نیە هەر بەکەم بەرنامەی شەن شەوی شەممە کاتژمێر 8:05 لە NRT-ەوە پێشکەشتان دەکرێت.